باشا بەڵام ئەم کەسە مەرجی هەیە هەموو کەسی ئەوەیە کە تعددی زەواج بکە مثنى وثلاثة ورباع بکە الله جل جلاله پێ دەفەرمێ هەموو کەسی ئەوە نییە فەرمێ فإن خفتم ألا تعدلوا فواحدة وما ملكت أيمانكم ئەگەر تسی لەوە ئەوەتان هەبوو کە عەدل نەبن یەک ژن زیاتر بۆتان نییە بیان باشە ئەم عەدلە مەبەستی چییە پێی مەبەستی ئەوەیە پێی ئەم شەخسە جارێ لەناو خۆیان عەدل بێ یعنی پەیڕەوکەری دینین بێ کابرا نوێژ ناکا بەژنەگەڵ ژنێنم حەڵاڵە بۆم تۆ نوێژ ناکەی تۆ لە دین دەرچووی تۆ ئەسڵەن لە دین دەرچووی بنص حديث وبنص آيات كالله جل جلاله فرمى أقيموا الصلاة ولا تكونوا من المشركين نيوش كانوا لا مشركين كانوا تون يجناك إلى كام يعني رسول الله فرمى صلى الله عليه وسلم العهد الذي بيننا وبينهم الصلاة من تركها فقد كفر نيواني إيمو كافر كان نيوجا ويوازي لبين كافر بو مشرك بو إيسات وجاري أم آيات شمولي مسلمان كان شمولي تونا ني بلاي أشميه أنا السنة وأجل السنة كسنة الدنيا وكباس معك لم حالتك أو لخويا عدلنية بيروكري دينية بجواني باشا حرام بوي شار سريجني أنجا أبي دوای پەیڕەوکەری دین بێ و عەدل بێ لە نێوان ژنەکانیشا کە هێنانی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ دوو ژنی هەبێ لەگەڵ یەکێکیان زیاتر مەیل بە ئەویتریان کەم فەرمێ لە قیامەتە و لایەکی داکەوتێ تۆم ژنە دێناوە بۆ 20 ساڵ خۆشی بۆ 30 ساڵ خۆشی لە قیامەتە لەوانەیە عەقابە لە جەهەنەما بی هەزاران ساڵ ئینسانی عاقڵ خۆی ناخاتە بەردەم ئەو مصیبەتە بەڵێ کەس هەیە یان لە کۆمەڵگەی ئێمەدا خەڵک بتوانێت عەدل بێ کە ئەو شەرطی دانراوە هەیە ئەگەر نەبوایە الله جل جلاله شەرطی دانا بەڵێ بەڵام یەکشت هەیە